لە چەند ڕۆژی داهاتوودا فستیڤاڵی هونەری شێوەکاری یاخود فستیڤاڵی ئەفرین بۆ هونەری شێوەکاری ساز دەکرێت کە نزیکی 150 تابلۆی شێوەکاری نمایشەکرێت کە زۆرینەی زۆریان لە چەندین وڵاتی جیاواز و نەتەوەی جیاوازەوە بەشداریەکەن و لەلایەن دەستەیەک لە شێوەکارانی پرۆفشنەڵ و کارەکان جیا دەکرێتەوە. قسە باسی زیاتر دەربارەی ئەم فستیڤاڵەکەم زۆر بەڕێز فەرهاد عەبیدی بەرپرسی لیژنەی ئامادەکاری فستیڤاڵی ئەفرین لە ڕێگەی سکایپۆ لەگەڵ من قساکە. کاک فەرهاد ئەم کاتت باش و سڵاوت لێبێ. سلااف بووە و تەمەشەبانە هێژان سلااف کەلا نەبی هۆی ڕا سلااف چیای کورمێنج ئەفرین. زۆر سپاس. مەبەست لە فستیڤاڵی ئەفرین چییە و شێوەکاران چۆن بەشداریەکەن؟ ئارمانجا فستیڤاڵە ئەفرینێ وسایە ئارمانجا خوا بۆ ئەم نەفشێکەبن و نەفشێنی بە هەورا بجەبە بنەگوتی لەسەر عەردێ بەهەڤگێنن ئەو چەند نەفشێکەبن بێ چەند نەفشێنی ئەم چاری یانزان ئەم بەهەڤگێنن لەسەر عەردێ لە باژارە ئێسنێ. اما جبر چاوا تبلی شێوەکار تبلی فستیڤال ئەفرینێ بوون شێوەکار دیەکی حیشتان مەتێدا ئەعلان کرد دیەکی داهادان تابلۆت هاتن وەرگرتن تابلۆت بڕیا ئۆنلاین هاتن وەرگرتن 156 تابلۆ ڕیا ئۆنلاینە. زۆر باشە. ئەم فستیڤاڵە شێوەکاریە کاری شێوەکاران لە نەتەوە جیاوازەکانەوە بەشدارە بن واتە فستیڤاڵێکی گشتگیرە کە نەتەوە جیاوازەکان بەشدارە بن کەواتە بۆ ناوی فستیڤاڵی ئەفرینە. جبر ئەفرین داگرکەرە ئەفرین هەرێما ئەفرینێ داگرکەرە 2018 داگرکەرە و بتایبەتی گروپێ چەکدار توردانە مەژی دی ئارکەکە لەسەر ملێ مە گۆ ئەم وێ ئارکێ بناوێ وێ فستیڤاڵە ئەفرینێ بکەن ئەم بە تابلۆتەکە وەک شێوەکاری و هونەرمەندی ڕابانە وڵاتە جیهانێ بکەن ئەنۆ ئەفرین هەرێمەکە کوردیە لەنۆ جبر عەرەب هیرۆ دەبێن ئەفرین هەرێمەکە عەرەبیە تغییرەکە دێمۆغرافی هەرێما ئەفرینە چێت بێ جبر وی ئارکەک بوو لەسەر ملێ مە گۆ ئەم ناوێ وێ ئەفرین بکەن. بەڵێ زۆر باشە. پێوەرەکان چین بۆ دەستنیشانکردنی کاری هونەرمەندانی شێوەکار و چەند هونەرمەند بەشدارە بن و ئەو دەستەیەی کە کارە شێوەکاریەکان هەڵەبژێرێت و جیایان دەکاتەوە کێن و لە کێ پێک هاتوون؟ بروچها یکی حیشتان ده حتی یکی دهان طبعا هر فستیواله که شرط و مرج خانه شرط و مرج مجی اوجی کمیتا نخواندنه هی کمیتا نخواندنه جی شوکاری هانه بینا گوتی نبود دنگ تدا هنه یعنی شرط و مرج فستیواله بوی آوایی بون انه تابلو بریا اونلاین اوره فوتوگرافی او کوالیته خای لجور به و چاغا تابلو صورت یکمین و چاغا گو دست بید که تابلوت خا و دیگه نیویدا و دیزا صورته که بشینه و دیگه مرحله سیان مرحله گو نهایی دبه و دیزا فوتوگرافه که بشینه و به طیبتی جی و ناو خواجی لسرت نبه او تابلوتا بس به ناو فستیوال ئەفرینێ وەرە چێکردن. بەڵێ پێم وابێت نزیکەی 150 کاری شێوەکاری لەو فستیڤاڵەدا نمایشەکرێت و جگە لەو پێشانگا گەورەی کە ساز ئەکرێت چەند چالاکی تر لە خۆ دەگرێت. هیچ چالاکێکی تر هەیە لەناو فستیڤاڵەکە؟ بەڵێ لەناو فستیڤاڵێدا لە هەمبەر شێوەکاران چالاکی گەلەکن یعنی ئەسکانم شتەڕا بێژم پرۆگرام موسایە پرۆگرام گەلێکی زەنگینە پرۆگرام دو گروپە هونەرمەندان گروپە هونەرمەندێ کۆبانێ و هونەرمەندێ ئەفرینێ بەشدارن گروپە دیلانێ ئەم بێژن گروپە سۆزان و ئارماژ بەشدارن پروگرام بویسایە بوی شکلیه یعنی پروگرام گەلێکی زەنگینە کێلەکە شێوەکاران. زۆر باشە. ئەم فستیڤاڵە لەکوێ ساز ئەکرێت؟
فستیوال لألمانیا لباجار ایسنا چاری یازدان دست پیدا که لساعت سیسیان پروگرام دست پیدا که ساعت دیان ام ملت استقبال دکن ام بهیوینا هر کس حاضر بیش بر دعوت وکریش هر کسی را یا ام جی بهیوینا گو ملت کرد بشتار ببه چ د آلمانیا دا دربی آلمانیا دا گو ابجی آکا کلسر پیما گو ام پاندی نوی عفرین درکن بەڵێ ئەمە چەندەمین جارە ئەم فێستیڤالە ساز ئەکرێت و هەر لە وڵاتی ئەڵمانیا بووە یان دەکرێت ئەم فێستیڤالە لە ناوچەیەکی دیکە و لە شوێنێکی دیکە ساز بکرێت بەڵام بە هەمان ناوە؟ بخدای اف خلایه که فستیوال عفرین لباجار آلمانیا مدست بکریه ام هول ددن سال پیش تا لولات جهانی به طبعا جبری گیشان ام دبین هیویا که مهیا او جیرونایا که دل مده گو عفرین د سال پیش تا ریزگار بج و کومیچته گو ام فستیوال عفرین لوی دره دار بخن مخابن او جی دولتا داگر کرو کومیچته تدانه بس ام هول ددن ام چل باجار هريما كردستان ام چی بکنج بر هريما كردستان ام کانن برای خانها بوردن او یا الیکار بن گو ام جی فستیوال عفرین خلاد دیان لوی دره چی بکن اسکانم تکس بکن بر چشتکی گله کی گرینگه دج بحثا گو انه ام سال پیرا انه ناف دولتی چی بکن واره ابوری گله کی مهم حد چالاک کیدا او جی واره ابوری گو زانی چوچک به مران نکنه او کار مزن پی بکه له هم واره ابوری مزن به مراکانه گلکی و فراتر فستیوالا چی بکن زۆر باشە شێوەکارانی بەشدار بوو ئەوانەی کە تابلۆکانیان یان کارە شێوەکاریەکانیان لەو فستیڤالەدا بەشدار دەبێت ئەوانیش ئەتوانن بۆ خۆیان لەوێ ئامادە بن بله ریا آنلاین تزانی جبر همو دولت‌ها هاتنا گلک بشتار نابن لی اسکانم تکس بکم هفته شواکار روجا 4/11 لفستیوال عفرینه و تبع تابلوی خوا بشتار ببنه شواکار نتنه هر 4 پارچه کردستانه نه اسکانم اشترا بیجم ناف دولتیه ج اوکراینیا هنه ج بریتانیا هيا ج افغانستان هنه ج تاجیکستان هنه ج آلمانیا هنه ج فرانسا هنه یعنی هەموو دەوڵەتان هەنە دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بە هیوای سەرکەوتن فەرهاد عەبدیز بەرپرسی لیژنەی ئامادەکاری فێستیڤاڵی عەفرین سوپاس دەکەم کە لە ڕێگەی سکایپۆ